ئەمڕۆ کۆبوونەوەیەکی یەکجار گرنگ کرا لە پەرلەمانی ئەوروپا کە بۆ یەکەم جار بوو لە ساڵی نوێدا کۆبوونەوەی لیژنەی پەرلەمانی ئەوروپا بوو تایبەت بە عێراق. بۆ زانیاری زیاتر لە سەبارەت بەم کۆبوونەوەیە بەڕێز باڵوێزی عێراق لە یەکێتی ئەوروپامان لەگەڵە کە بۆ یەکەم جارە کە وەکو کوردێک بەڕێز ئەحمەد بەرواریە کە ئەمە بۆ یەکەم جار لە مێژووە کە هەم باڵوێزی عێراق لە یەکێتی ئەوروپا کوردە و هەروەها نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانیش لە یەکێتی ئەوروپا کوردە بۆیە گرنگی زۆر باشی دەوێت بۆ دیبلۆماسی لە ئەم ساڵەوە لە داهاتوودا. سەرەتا ئەمە بسملای و زانیاری زیاتر لێ وەرگرم. جەنابی باڵوێز زۆر سپاس بۆ جەنابەت بۆ ئەم دەرفەتە. بۆمە باس بکەی ئەمڕۆ کۆبوونەوەیەکی گرنگتان هەبوو لە پەرلەمانی ئەوروپا، گرنگی ئەم کۆبوونەوەیە چی بوو؟ بەڵێ پێشێکی زۆر سپاس بۆ ئەم چاوپێکەوتنە. بەڕاستی کۆبوونەوەیەکی زۆر گرنگ بوو لە ساڵی نوێیە لەگەڵ لژنەی پەیوەندیکردن لەگەڵ عێراقە و ئەم لژنەیە خۆی کە ئەتوانین نایبنین کە ئەو لژنەیە کە بڕیارە گرنگەکانی یەکێتی ئەوروپا بەڕێی پەرلەمانە ئامادە ئەکات و تێبینی ئەم لژنەیە زۆر گرنگە بۆ پرۆسەی سیاسی و هەڵسەنگاندنی پرۆسەی سیاسی لە عێراق و چۆنێتی و قەوارەی هاوکاری یەکێتی ئەوروپا بۆ عێراق. ئەمە یەکەم کۆبوونەوە بوو لەم ساڵە و لە یەکەم کۆبوونەوەش بوو بە شێوەیەکی فەرمی کە دوای پێکهێنانی حکوومەتی بەڕێز سوودانی بوو. خۆتان نەزانن یەکێتی ئەوروپا وەختی خۆی وەفدێکی بوو بۆ چاودێری هەڵبژاردنەکان لە ساڵی 2021 پێشێکی سوپاسمان کردن چونکە بەشداری یەکێتی ئەوروپا وەکو چاودێر لە هەڵبژاردنەکانە خۆی لە خۆیان و ئامادەبوونیان لە پرۆسی هەڵبژاردنەکانە لە عێراقا مای خۆی هەیە و بایەخێکی گەورەی هەبوو و دووش زۆر گرنگ بوو بۆ من کە بۆیان ڕوونکەمەوە کە ئەم حکوومەتە نوێی کە لە عێراقا دامەزراوە دوای ماوەیەکی یەک ساڵ کە کێشەی زۆری لێ دروست بوو و بۆ ئەوەی یەکەم شت کە بەرنامەی حکوومەتی نوێی عێراق پێیان بناسێنم و لەلایەکی تریشەوە کە ئەو پێداویستیانەی کە عێراق پێویستێتی لە قۆناغی تازایە پێیان ڕاگەیەن. زۆر باشە. ئەمە وازان بۆ یەکەم جار و بۆ یەکەم جارە لە مێژووە کە جەنابەت وەکو کوردێک باڵوێزی عێراقی لە یەکێتی ئەوروپا هەروەها نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستانیش لێرەیە و تەنیا چەند سەد مەترێک دوورە لە بینایی ئەوان لەگەڵ بینای ئێرە. تا چەند گرنگە ئەم دوو پێکەوە کاری دیبلۆماسی تا چەند گرنگە کاری دیبلۆماسی بۆ عێراق بەگشتی بەتایبەت بۆ هەرێمی کوردستان لەم کاتەدا؟ بێگومان هاوکاری و هەماهەنگی نوێنەراتی حکوومەتی هەرێم و باڵوێزخانەی عێراق پێکەوە بۆ ئەوەی ئێمە بە یەک دەنگ بتوانین کێشەکانی عێراق بگەینین بە دۆستەکانمان لە یەکێتی ئەوروپا و بۆی ئەوانیش بتوانن بە شێوەیەک هاوکاریمانکە کە هەردوو لامان سوودی لێوەربگرین و بوونم بە کورد بێگومان ئەوە شتێکی ئیجابیە لەبەرەوەی کە خۆشم کە خەڵکی هەرێمی کوردستانم دیارە زیاتر ئەتوانم وەکو باڵوێزێکی کورد لە کێشە و گیر و گرفتەکانی کە هەمانە لە هەرێمی کوردستان یاخود ئەو شێوەی پەیوەندیانی لە بینی هەولێر و بەغایە لی تێبگەم و بتوان بە شێوەیە کە خزمەت بە هەموو لایە بکات بە بەغا و بە هەولێر لێرە. بەڵێ ئەمڕۆ ئێمە وەکو کوردستان 24 لە دوانێک تایبەتمان لە سەرۆکی لیژنەی پەرلەمانی ئەوروپا تایبەت بۆ عێراق ئامادە کرد. لە وڵامدا ڕاگەیان کە ئەوان بەنیازن بچن بۆ عێراق و هەروەها بەتایبەت بۆ هەرێمی کوردستانیش سەردانی بۆ نمونە ڕاهێنەران ڕاوێژکارانی یەکێتی ئەوروپاکان کە لەویە ڕاهێنان بە هێزی پێشمەرگە دەکەن. تا چەند زانیاریت هەیە لە سەبارەت بە سەردانی لیژنەی پەرلەمانی ئەوروپا بۆ عێراق بەتایبەت بۆ هەولێر؟ بەڵێ خۆی بەرنامەی سەردانی ئەم لیژنەیە بۆ عێراق و هەولێر لە ساڵی پارەوەیە، بەڵام لەبەر ئەوەی کە حکوومەت دانەمەزرا لەو کاتا و هێشتا ڕوون نەبوو چەند ئەخایەنێتە تا دروستبوونی حکوومەت لەبەرەوە دواخرا بۆ ئەم ساڵ و ئەم ساڵیش ئێمە زۆر بە جددی هانگمان ناون کە پێش ڕەمەزان بچن بۆ ئەوی دوا نەکەوێ و چوونەکەیان بۆ عێراق بۆ بەغا بێت بۆ هەولێرە بێت و بەرنامەی ئەوەشیان هەیە سەردانێکی مووسڵ بکەن. ڕاستیەکەی ئەمە لیژنەیەکی پەرلەمانی وەکو وتم زۆربەی سیاسەتەکانی یەکێتی ئەوروپا و ئەو پێداویستیانەی کە هەیە و شێوەی پەیوەندیکردن لەگەڵ عێراق ئەمان ڕێکیەخەن مەسەلەکە هەر سەردانی ڕاهێنەرەکان نین، بەڵام بەشێک لە ئەرکەکەیانەوەیە کە بەشێک لە ڕاهێنەرەکان لە وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا بوون سەردانیانەکەن دانەوێ بچن بۆ بەغا هەولێر و سەردانێکی مووسڵیش بکەن چونکە یەکێتی ئەوروپا
کۆمەڵی پرۆژە لەوێ پشتگیریەکە بە تایبەتی پرۆژەی ئاوادانکردنەوەی شاری مووسڵ و هەندێک پرۆژەی کۆمەڵایەتیش لەوێ ئەیانەوێ خۆی بەخۆیان لژنەکە بچێت پەیوەندی بکات لەگەڵ کاربەدەستانی بەغا و هەولێر و لە هەر ئاەن کاتیشا بە چاوی خۆی بیبینێت وەزی عێراق چۆنە و لەوانەشە دەرفەتیان هەبێت کە پەیوەندی بە کەسانێکی ئاساییشەوە بکەن بۆ ئەوەی لە سەرچاوێکی تریشەوە بتوانن خەمڵانەی وەزی عێراق و کوردستان بکەن. آخر پرسیار و کۆتا پرسیار دڵنیام وەکو چۆن ئەمڕۆ پێکەوە هەرێک لە باڵێزخانەی عێراق لە یەکێتی ئەوروپاوەوە نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا پێکەوە ئامادەی ئەم کۆبوونەوەی بن تا چەند لە داهاتوودا کۆبوونەوەکانی داهاتووش باماشەوە هەمانگیتان دەبێت لە نێوان هەردوو لە بۆ بەرگریکردن لە دۆزی عێراق بەگشتی و بەتایبەت هەرێمی کوردستان. بێگومان خۆتان نزانن ینی هاوکاریکردن و هەماهەنگی هەردوو لە زۆر گرنگە وەکو باسم کرد وەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەو هەماهەنگیش لە عێراق هەبێت چونکە ئێمە خۆتە زانی من نوێنەرایەتی عێراقەکەم لێرە و هیوادارم کە پەیوەندەکانی هەرێم و بەغا بەردەوام بێت و دیاریشە لەم قۆناغا و قۆناغی داهاتوو شاروا دەبێت لەبەرەوە بێگومان ئێمە دەبێت هاوکاری یەکتری بکەین و هەماهەنگی بکەین و وەکوتم بە یەک دەنگ چینە پەرلەمانی ئەوروپا و بتوانین هەتا بکرێت سوود لە ئیمکانیاتیان وەربگرین. بووبووتم آخر پرسیارە بەڵام ئازام دوایین کۆبوونەوەی دواتر مانگی سێ لە بینی پەرلەمانی ئەوروپا و ئێوە. بەڵێ خۆی ئەو کۆبوونانە کاتەکەی دیاریەکرێت بەڵام نازانم ئایا پێش سەردانەکانە بۆ عێراق یا دوایەوەیە. باشە زۆر سپاس بۆ جەنابێت. زۆر سپاس بۆکەی 26 فەرموو ئەتوانی کاتی خۆی وەرگری. بەڵێ ئەمە باڵوێزی عێراق لە یەکێتی ئەوروپا بوو ئەحمەد بەرواری کە خەڵکی بەرواریە کە باسی تەواوی ئەو زانیاریانێکی کە ئەمڕۆ کۆبوونەوەی کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و نوێنەراتی حکوومەتی کوردستان لە یەکێتی ئەوروپا سپاس بارزان سپاس بوده